ئەرکی هوەر و هوەرمەندان و بەکارهێنانی هوەرەکەیان بۆ بە نەمری هێشتنەوەی ئەو کەسایەتیانەی کە لە مێژوونەتەوەکەیان ناتوانیوانە خزمەتێک بە هەر بوارێ بکەن و بە تایبەتیش بواری هوەری بوارێکی گرنگی هەرنەتەوەیە کە شوناسی هەرنەتەوەیەکە لە ڕووی پێکهاتە و ناوەڕۆکیشەوە بۆیە هەمیشە هەوڵەدرێت لە ڕێگای کارەکانی خۆیانەوە نەکتەنها بۆ ئەوەی کار لەسەر هوەرەکەی خۆیان کە بەڵکو هوەرەکەیان بەکاربێنن بۆ کەسایەتیانە تا بتوان نایان بە نەمری بێهەڵنەوە لەم نێوەندەیە هوەرمەندی خوالی خۆش بوو جیا دڵپاک پیکەرێکی بۆ دروستکراوە لەلایەن بەڕێز کاک بەختیار هەڵەبجەییەوە کە پیکەرتاشە زانێری زیاتر لە خۆیەوە وەرەگرم تا قسە باسکردن لە سەرپەردەلادان و شێوازی نمایشکردنەکەی و شوێنی نمایشکردنەکەشی زۆر بەخێر بێ ئێوارە باش سپاس بۆ ئامادە بوون کاک بەختیار. ئێوارەی جەناب باش سپاس بۆ بینەرانی عەزیز. زۆر بەخێر بێ بەر لە هەموو شتێک ئەم هوەرە کاتێک کە بەکاری هێن بۆ بە زیندوی هێشتنەوەی کەسایەتیە چەند پیکەرای تر ناوی ئەم کەسایەتێ بە زیندوی ئەهێڵێتەوە چ جای کە خۆی ناوێکی زیندوشە تا چەند بۆ ئێوە گرنگە یعنی تا چەند بیرکردنەوەتان بۆ ئەوەیە کە ئەو هوەرمەندانی تریش بە هەمان شێوە کاریان بۆ بکریان بە گشتی پرۆژەکە بە هیوای تەمەندرێژی بۆ هوەرمەندەکانی تر بەڵام کاری پیکەری یاخۆ بڵێن پیکەرتاشی پیکەرسازی یەکێ لە مەهامەکانی بە زیندوی هێشتنەوەی کەسایەتەکانە خولود ئەدا بەو کەسانە کاک جیهادی جوانەمەرجیش کەسێ بوو لەو کەسە شایستانی کە پیکەری بۆ بکرێ وەزارەتی ڕۆشنبیری داوایان لە من کرد کە پیکەرێک بۆ کاک جیهاد بکەم دیارە خێزانەکەیان چوون تەڵەبی ئەویان کردبوو کە پیکەرێک بکرێ بۆ جیهاد دڵپاک منی زۆر بە خۆشحاڵی ئەوە دەستم کرد بە کارەکە چکۆ بەڕاستی کاک جیهاد ئێمە هەر لە مناڵیەوە کە بە گوێمان لە یاخو بینەری کارەکانی بووین هەم لە ژاڵە هەم لە ڕۆسەمی نەوت فرۆش هەم لە زۆر لە بەرهەمەکانی تری ئەو پیاوە بووین بەڕاستی دەورێکی جوامێرانی بینیوە ئەمشە دەوری سەرەکی و بوتۆڵەی هەبوو کەسایەتێکی زۆر شارەزا بووە لەبارەی سینەما و شانۆ لەبەرەوە زۆر پێم خۆش بوو بەڕاستی ئەو کارە خۆم بیگرم ئەستۆ چکە تامەزرۆ بووم کە کارێکی هێنی لەسەر بکەم جگەل لە ڕووی ئەوەش کە دەموو چاو کەسایەتی کاک جیهاد زۆر جوان و ئەوەیە مەسەڵەن بۆ پیکەر جیاوازتر لە هەر دەموو چاوێکی تری سادە ئەمەش ڕێسایە لە یانیا وەکو یاساوایە شکڵەکان ئەگۆڕێ بۆ باشترکردن بەتەکیت هەنێ دەموو چاومان هەیە مەسەن فلاتە تۆ هەرچەند ئیشی تیا بکەی هەر مەسەڵەن ئەو هینە نابێ ئەو تام و چێژێ نابێ و ئەوەی کە تۆ مەسەڵەن دەموو چاوی کەسێکی زۆر قەڵەو بکەی یاخۆ کەسێکی مەسەڵەن تۆ زێ زەعیف تەجاعیدی تا زۆرتر بێ بۆ پیکەر جوانتر بێت چکە پیکەر پێک دێت لە کوتلە و فەراخ لەو بەرز و نزمیانە لەو دەموو چاوانە کە زیاتر بە پیکەرەکە دەموو چاوی جوانتر تۆش جوانە ماشەڵڵا. بەس جگە لە کاری با بڵێن ئەو پیکەرانی کە بۆ هوەرمەندانەکرێت با بڵێن لۆگۆ یان ڕەمز هەیە لە وڵاتانی گیانە بە پیکەر دروست دەکرێت تا چەند ئەمە لە لای ئێوە جێگای بایەخیانی ئەتانوێت کاری لەسەر بکەن لۆگۆ مەبەست لە ئەو پیکەرانی کە ئاماژەکەن بۆ شتێک چ جای ئازادیە یاخود بڵێن ڕەمزێکی وڵاتەکە بێ شارەکە بێ بڵێ وڵا ئەوە کەوێتە سەر لایەنی پەیوەندیدار هەرچەنەکە زۆر لە هوەرمەندان مەسەڵەن خۆیان دەست پێشخەریان کردو بۆ ئەو کارانە بەڵام ئایا لایەنی پەیوەندیدار تا چەند دێتە پێشەوە نازانم من بۆ نمونە پیکەرێکم کردووە بۆ ئەنفال 6 جار ئەم پیکەرم دووبارە کردوێتەوە یعنی لە هەڵەبجە تا ئەگاتە بادینان لە گەرمیان هەمە لە تەقتەقە لە گاپێڵۆنە لە بلە و بارزانە لە دوهۆکە هەر هەمان پیکەرە بۆ ئەنفالم کردو چکە لە هەر شوێنێک ئەنفالە بێ ئەو پیکەرەی من ئەگەر سپۆنسەرم دەستکەوی یا بەهەج محاولەی بێ محاولەکەم هەمان پیکەردانم هەمان پیکەر بە بچوشی دروستم کردو و لۆگە بۆ وەکو گوڵەیەخە و لۆگۆ خۆم دروستم کردووە ئەیدەم بەو کەسانی کە لە بواری ئەنفالا کاریان کردووە خۆبەخشانە یاخۆ بڵێن کەسانێک چەند جارە لە بواری ئەنفالا خۆبەخشانە کاری کردووە باسم لەوە نیە کابرا وەزیرێەوە یا مەسەڵەن مۆزەفێ بۆ لە وەزارەتی شەیدانە مەمنەتی نییە بەڵام کەسانێک هەبوون مەسەڵەن لە بواری فیلما زۆر کاریان کردو بۆ ئەنفال لە بواری نووسینە زۆر دیکۆمنتیان کۆ کردوێتەوە یا تاقانی ئەنفالە بەو کەسانە خۆم ئەیدەم لە یەخان وکو مەسەڵەن هینێکی وسامێکی شەرەف ئەوە خۆم ئەوم دروست کردو شتێکی زۆر نایاب دەرچووە و تەمە ناکەم بۆ هەموو مناسبەکانی تریش لەو بابەتەمانە بێ حتا بۆ هەڵەبجەش کردویانە نازانم کێ کردوێتی چکە شەخص نییە دیارە بە جیاز کراوە و لە دەرەوەی کوردستان کراوە و پیکەرێکی عومەری خاوەرە بە بچووکی ئەدرێ لە یەخە ئەوەش هەیە زۆر باشە. کاک بەختیار لە ڕووی پێشکەوتنی تەکنەلۆجی و کاریگەری لەسەر دروستکردنی پیکەر و پیکەرتاشی هەیە
یان ئێوە هەر لەسەر دەست و پەنجەی خۆتان زیاتر کارەکەن؟ وڵا بەداخەوە هوەر بەگشتی لە وڵاتی ئێمە وەکو گۆرانی شاعیر ئەفەرمێ ئەڵێ وەکو عکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لیخندا. قەدری سنعەتکار لە وڵاتی ئێمە وەکو عکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لیخندا. بەداخەوە هوەر بەعام لای ئێمە ئەو هینەی نییە، ئەو پێشکەوتنەی نییە. ئەوەش کە ئەکرێ بە چنگە کوڕی خۆمان و بە لەسەر سفرەی خۆمان و بە مەجبوری خۆمان و بە چۆنڵی بینی خۆمانە بێ دوو لە ڕێژەماحەت بێ ئەوەی خۆمانە مەسەلەن ئەوەکەن چکە بەڕاستی ئەم وڵاتە نەپەیکەری ئەوێ نەفەنی ئەوێ نەهونەری ئەوێ چۆ کەس نایە بەدەمتەوە کەس. یعنی من کەسێکم بەلای کەم و 30 ساڵە لە بواری پەیکەرا کارەکەم ڕۆژە لە ڕۆژان شارەوانی نەهات بڵێ ڕۆڵە تۆ پارچەی زەویت پێویستە وەرە بەس ئیشی تیا بکەی هەریش نەبێ مەسەلەن وەرە خۆمان شوێنێکە بدەینێ جەمەلۆنێک بیکە بە شوێنی خۆت ئیشەکەت لەوێ بکە. ماتریاڵەکانە بۆ دابین کەم واز لە ماتریال بێنە هەر مەسەلەن جێگەکە مەسەلەن وەزارەتی گەورە و گران دەی ناوی وەزارەتی ڕۆشنبیری ڕۆژە لە ڕۆژان نەیتوانی قەینا خۆمان نەنێرێ بۆ وڵاتانی تر بۆ فێربوون بۆ وەرکشۆپ هیچ نەبێت مەسەلەن کەمترین هەرزانترین وڵات ئەمڕۆ لە ڕێئاستی مادیەوە لەگەڵ ڕێزما بۆ ئێرانیەکان ئێرانە. کادرێک بێنێ لێرە دەکەس بچێ لە بەردەمیان فێر بێت لە بواری برۆنز لە حەج بوارێکی تر بێ سیرامیک بێ مەسرح بێ سینەما بێ چی بێ ئەنەمانە شتێکن ئاسان دێتە دەست لەبری ئەوە مەسەن تۆ 15 کەس نێری بۆ ئێران بۆ ڕوشۆپی پەیکەر یا سیرامیک یا جوزانم مەسرح یا فلم ئەتوانی کادرەکە بێنی لێرەوە کەمترین تەکلیفە لێرە 10 بۆ فێرەکە. ئەنی هیچ شتێکمان بۆ ناکەن هیچ شتێکە هەرمێت ئیتر تۆش خۆت دانیشی لەسەر ئێسک و پرووسکی خۆت پەروەردەکەی خۆ دینەکەی تاوەکو شتێک دروستەکەی لە ڕووی مەتریالیشەوە مەتریال لێرە ئێستا برۆنز لە عالەمە بۆتە شتێکی زۆر ئەوە زۆر بە سیرامی گەکرێ ینی جاران بە لمەکرا بە قوڕەکرا بە نازام چێکرایسە بە مەرحەلەی سیرامی کەکرێ اینجا تەکنیک لە 3D کامێرەی 3D هەیە مەسەلەن ئەجیزە هەیە 3Dە ینی شتەکانە زۆر بۆ ئاسانەکە ئێمە تازە بە تازەی لە کابراڵای لە هێرەقی وای هەڵبژاردن یەکێک هونەرمەندێکی وەکو خاڵی خۆش و جیا دڵپاک بۆ تۆ تا چەند مای خۆشحاڵی بوو کە کارێکی بۆ بکەیت؟ بەڕاستی جێی شانازی بوو بۆ من کە کارێک بوو ئەو کەسایەتی بکەم چکە خۆم بەدەر لە هەموو شتەکان خۆشم ئەویست وەکو کارکتەر خۆشم ئەویست چونکەم پیاوێکی ماندوو بوو هەم زۆر مایەوە لە بوارەکە ینی زۆر لەسەر ئیشەکە بەردەوام و زۆر قاڵ و کەسێکەوە چون لە عەرەبا لە فەنان مخەضڕم بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە دەرهێنەری باشمان نییە ناوە ئەکتەرێکی زۆر بەتوانا بووگە لە هەج وڵاتێکی تر وایە زۆر ئاست و پلەی زۆر لەوە بەرزتر ئەبوو بەڵام بەداخەوە ئێمە لەرە دەرهێنەری باشمان نییە ئەکتەری زۆر باشمان زۆرە خەڵکی زۆر باشمان زۆرە بەڵام دەرهێنەر نییە کە مەسەلەن بیگەینێتە ئاستێکی باڵاتر بگەینێتە مەسەلەن وڵاتەکانی تری جیهان. زۆر باشە هەڵبژاردننی بڵین شێوەی پەیکەرەکەواتە ئەو وێنەی کە ئەتەوێت کاری لەسەر بکەیت خۆت دەستنیشانەیەکی یان لەلای خانەوادەکەیشانەکرێت و تەنها جێبەجێیەکی ئەوە ئەکەوێتە سەر هەردوو لا بەڵام من بە خەیاڵی خۆم هەڵسام ماکێتەکەم بۆ دروست کرد پەیکەرێکی بچووکی بە بچووکی دروستم کرد ماکێتەکەم دروست کرد پێشەوە ئەوان ببینم پێشەوە ڕسمم بۆ بنێرن شتێکم حازر کرد پیاوێک چرایەکی بەدەستۆی و دارێکی بەدەستۆی و شەپقێکی لەسەرە و ماتەفێکی لە بەرایە ڕیکۆتێکی لە بەرایە و ئەڕوا لەو حاڵەتە ئەوم کە دروست کرد دوایەوە کە ڕستمیان بۆ هێناوانە سەیری ڕسمەکانم کرد لەگەڵ مناڵەکانی سەرەکەم هەیلەوە هەمان کەسایەتی کە من بە خەیاڵی خۆم دروستم کردووە لە یەکێک لە ڕسمەکانە هەیە ئیتە عەجەبە دراما بوو فلم بوو مەسرەحی بوو شتێکی وە وتی وەڵاو خۆ باوکم ساڵێکیان بە هەمان جلەوە ئەو دەورەی بینی وازەم مەسرەحەیە بۆ لە کەرکووک دەوتم وەڵام من لە خۆم ئەمەم کردووە پێم جوان بۆ ئەم شکڵ و شێوەیە بۆ ئەم لە خۆمە کردووە دەوتیان وەڵا زۆر شتێکی مانتەق و معقولە بەس ئەگەر بکرێ شەپقەکەی لابەی شەپقەکەی سەریمان لابردووی تر ماوەتەوە بەو شێوە یار چرایەکی بەدەستەوەیە و عەسایەکی گەورە و ڕێیەکا لە کاتێکە نایە هاو کاتێش پاڵتاوێکی درێژی لەبەرایە زۆر باشە ئێوە مادام وێنەیەکە وێنە یەک بۆعداواتە یەک ڕووی ئەبینی چۆن بۆعدەکانی تر چارەسەرەکەی بۆ خۆت ئەزانی کاتێککە چۆن شاعیرێک مەسەلەن بابەتێکی لایە کە ئەچێتە تەفاسیلتر خۆی ئەوانیتر لە زەهنیایەتی
ئێمەش تقریبەن وایە بەڵام بۆ ئێمە ئاسانترە ئێمە مەسەرەن بۆ نمونە تۆ ئەتوانی پیاوێک بێنی بە هەمان قەبارە و جلو بەرگوانەی لە بەرکەیت و بڵێ بووەسە لە هەموو لاکانەوە ڕسمی بگری ئەو کاتە لەسەر لاژ ڕسمت هەیە لە پێشەوە هاتە لە دواتەوە هاتە تەنها بۆدی کەسەکە دوجار ڕسمی کەسایەتەکەی کە تێ بیکەی بە پەیکەر دەم و چاوەکەی ئەخەیتە سەرەوەی تر ماواقعکرێت جسمەکە ئیسفادە لە خەڵکی تر بکەی لە جلو بەرگەکەی لە شێوی وەسانەکەی لە ئەناتۆمیەکەی ئەمانە زۆر گرنگە بۆ ئێمە توانین ئیسفادە لەو شتانە بکەین وەکو ماتریال ئێستا وەکو هونەرمەندانی کورچی زۆر بەکارێنەوە یان با بڵین تۆ ئەمەد لە چیا چڕ کردوەوە وەکو ماتریال وڵی ئێستا ئەوەی کە کێشەکە لەوایە ئێمە ماتریالمان زۆرە ئەسن تۆ بەردت هەیە بڕۆنزت هەیە مەوادی زۆر باشن کە ئەمانە چۆنەڵی نەبراون ینی لە تەمەنیان زۆرە لە عسری 1000 ساڵ پێش ئێستا لە مسر مەسەرن پەیکەر کراوە تا ئێستا هەرماوە تۆ زمانی فرعونەکان زمانی یۆنانیەکان ئەوانە یاخو لە سینیەکان یا ئەفریقیەکان مەسەرن شتیان کردووە لە بەر لە بڕۆن زمانە تا ئێستا ماوەتەوە تەمەنێکی زۆریان هەیە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە کەم مادەیە هەرزانە تەکلیف لێکم وڵی کاک بەختیارمان بوورە ئەوە گرانەوە ئەوش گرانەوە بەڵکو لەوە بۆمان بکەیت تر هەرزانترین مادە ئەمڕۆ مادەی فایبر گڵاسە بەڵام ئێمە فترەیەکە فێری فکرەیەک بووین هاڕاوی بەردی مەڕمەڕەکەینە ناو فایبر گڵاسەکە بۆی مەتانە و سوقل و هینێکی تەمەنی بتەوتر بێ و تەمەنی درێژتر بێ و پەیکەرە زۆر باشە یەکێک لە گرفتەکانەوەندەی زانیاری دوور و نزیکمە بێ لە سەری دانانی شوێنی ئەو پەیکەرانەیە ینی دەستنیشانکردنی شوێنێک لۆکەیتێک خۆ پەیکەری زۆرجا هەندێک شوێنە بینی پەیکەری زۆر لێ هەندێک شوێنی شەبینی چۆڵە هەر هیچ کارێکی هوەری لێنی ئەمە تا چەند گرفتە بۆ ئێوە یان تا چەند قسەتان لەسەرم بابەتە هەیە خۆی بەداخەوە هەنێ هونەرمەند ئەیانەوێ ئیلا ئەو پەیکەری کردیان یەکسەر لە ناو قەرەباڵغترین شوێنابێ مخراپ چکە کاری باش خەڵکی خۆی خەڵک ڕاکێشێ بۆ بینین بەداخەوە لە شارەوانی مەسەرەن دیارە هینێکی وە کەسایەتێکی هینێکی خەڵکێکی پسپۆڕیان نییە لەوێ کەسێک بێ یا چەند کەسێک بێ لەوێ کە تایبەت بێ بە پلانی شار ئیتر شتەکان لێەوە چکە تۆ دوجار کە چی داوای شوێنەکەی شارەوانی پێدەدا ئەوان لەبەر ئەوە کە هینێکی وایان نەبێ ستافێکی وایان نەبێت تایبەت بە دانانی پەیکەر و یان سنجوانکاری شارەوەی کە لە ئێران پێوترێت زیباسازی هەمیشە تووشی مەشکالاتانە بێ ینی ئێمە شوێنی زۆر فەزای زۆر باشمان هەیە بۆ پەیکەر مەفروزە پەیکەری گەورە لەوێ بێ بۆ نمونە سەر گۆژەمانەیە هەواری شارمانەیە ناو پارکی ئازادیمانەیە بەڵام لە ناو پارکی ئازادیە سێرەکەی تەنها بقعەیەکیان دیاری کردو چیمەنێکە ناو باخی پەیکەر هەرچی پەیکەرەی لابێ لەوێ ئێخر خۆش نیەمە تۆ مەسەرەن وا جوانە بەناو ڕیزێک گوڵاڕۆی لە پڕپەیکەرێکە بینی عینێکی مەسافەیەەکە بە شتێکە بێ یا بە شاخێک ئاڕۆی پەیکەری لە شاخێک خە بە تااقیتەنیا شتێکی ترە دەداتێ دیمەنێکی ترە دەداتێ بە شێوەیەکی جیاواز سەرنجڕاکەشرەوەک لەوەی کە هەل لە ناو قەرەباڵخی و بەردەرکی چون توزان باخی گشتی و ئەولاتر و ئەملاتری بێ بەداخەوە ئەو شتێکی خراپە تەمە ناکەم هین ئەوە بکەن ستافێکی باشە بێ تایبەت بێ بەکاری هوەری لە ناو شارەوانیە کە هەڵسن بەو کارانە تەنزیم بکرێ و شانە ئەمە شتێکی مهمە زۆر باشە چندێکت پێچووەم پەیکەرەوە کەی نمای شەکرێ و لەکوێدا ئەندرێ و وەڵام ئەم پەیکەرە تقریبان تۆزێ خایاندی بەدەستمەوە لەبەر زروف و چوزانم هەمنێ نەخۆشی و هەنێ ئەمانەی هات بە سەراتە ئەخیر بوو تۆزێ بەدەستمەوە بەڵامەوەی کە شوێن دامان ناوە لە هۆڵی ڕۆشنبیریمان هەیە دایرەی سەقافەی سلێمانی کە وەزارەتی ڕۆشنبیری گشتێکی وەزارەتی ڕۆشنبیری لەوەیە لە بەردەم هۆڵی ڕۆشنبیریە لەوێ دامان ناوە شوێنێکی تقریبا شایستەیە هەم پارێزرا و لە مەسەلەیشکان هەم شوێنەکەش بەردەم مەسرح و سینەمایە گرنگە شوێنەوە زۆر باشە کەی پەردەی لەسەر ئیشەڵڵا ڕۆژی شەممە سەعات سێ ئێشتاحی بۆ کرێ بەڵێ لەوێ چنێکە پەیکەرەکە قەبارەی پەیکەرەکە نزیکی دەگاتە نزیکی 3 مەترونی وە 4 مەتر بە قاعیدەکەەوە ئەوە نەبێ شتێکی گەورە و جوانە گەورەیە بەڵێ زۆر باشە دەست خۆش بە سپاس بە بەشداریکردن بەختیار هەڵبجەیی پەیکەرتاش